سەبارەت بە سزادراوانی بادینان باری تەندروستیان تا ڕادەیەکی باش ینی جێگیرە، بەڵام محاربەیەکی زۆر دەکەن لە ناو ئیدارەی چاکسازی گەورانی هەولێر بە تایبەتی لە دوای مانگرتنەکە ئێستا لە زۆر مافێ بێبەشیان کردن وەکو ینی مافەکانیان پارێزراو نیە، هەر ئەوەش بۆ هۆکاری ئەوەی چەندین جارە داوای گواستنەوەی دەکەن لە بۆ زیندانی چاکسازی گەورانی سلێمانی. بەنسبەت ئیفراشەتەکەی ئەو 5 کەسەی شیرازێ کە تەمیزمان کردوێتەوە ئێستا حالیان وا لە مداوەلەیە لە بەردەم بەڕێزان سەرۆک و ئەندامانی دادگای تاوانی سێی هەولێرە حالیان لە مناقەشەدایە. تەوقع دەکەین ئەگەر لە بۆ پێنجشەممە دەرنەچێت بۆ هەفتەی ئایندە بەدڵنیاییەوە نەتیجەکان دەردەچێت و ئومێدیشمان هەیە کە ئینشاءڵڵا ئازاد بکەن ئەوانەی شیرازێ کە دەبوو لە مانجی ینی 2 مانگ بەر لە ئێستا ئەوانە ئازاد کرابان بەداخەوە، بەڵام زۆر تاخیر بووینە مانی لەبەر ئەوەی وەک باسم کرد زۆر شت هەیە مەسەڵەن خول دەکرێتەوە، خولی کتێب نازانم چیە بابەتی تکەیە ئەوانە خوێندنە زۆر شتێ بێبەش بووینە بۆیە زۆر مەیوس بووینە لەو زیندانی چاکسازی گەورانی هەولێر و وەک باسم کرد محاربە و ململانی نفسیان دەکەن، چەندین جار داوایان کردووە مثلەن لیژنەکانی مافی مرۆڤ ئەوانە کە دەچن بیان بینن ڕێگەنادن ئەوان ببین دەست خەشیکیان پێ پیشان دەدەن. ئێمە وەکو تیمی پارێزەران ئەوە تقریبا چەند جارە ئەم بەخۆم بە شخصی چیمە ڕێگەنادن ڕێگریمان لە دەکەن نایە لەم بیچینە ژێرە بیان بینین. ئەوانە هۆکارەنەوەی کردێک ئەوانە زۆر بێزار بووینە و بێتاقەت بووینە و ئیفراشەتێکی خۆشیان سەحب کردەوە لەبەرەوەی چاوەڕوانی نەتیجەی ئیفراشەتی ئەوانەی شیرازێ دەکەین ئەگەر بێت ئیوانە دەربچێ ئەو کاتە دەبێتە سابقەیەکی قەزایی ئەوانی هەمویان لێ مستەفید دەبن چکە بە هەمان مادە گیریاون هەمویان. بەڵام ئێستا حالیان ئەوانەی شیرازێ بە تایبەتی لە جێیەکی خراپ دانەوەزیان لە قاعەکانی قاعی زۆر بچووکە لە شوێنە چەندانیانە مەسەڵەن جێگای 8 نەفەرە 20 کەسیان لە یەک ژووری داناوە، ئەوەش دەبێتە هۆی ئەوەی دروستبوونی نەخۆشی پێست و کێشەی ئاویان هەیە کە ینی خۆششتن ئەوانیان هەیە بۆ ینی لە ئێستا شەر مەوسمەکە گەرمە بەڕاستی مەشاکلیان هەیە. ئینتیقامێکی سیاسی لەوانە دەکەنەوە تەنها ئەوانە لەبەر ئەوەی کاتی خۆی لە سوشیال میدیا ئەگەر لە شوێنێک ڕخنەیەکیان لە حکوومەت گرتوێ دەنیستاوانێکیان ئەنجام نەداوە، حکوومەت تا ئێستا دڵی ئاوی نەخواردێتەوە بۆ ئەوەندەی کە گیراون جگەلەوەی کە گیراویشین لە ناو سزنیش تەدەخولات دەکەن و ڕێگەیان نازان وەکو سزنێکی ئاسایی مافەکانیان مافیان هەبێت مافیان دەستە بەر بکرێ بەداخەوە. بەردەوامی لە هەوڵەکانمان ئەمە ئومێدمان هەیە لە بۆ پێنجشەم ئینشاءڵڵا خەبەرێکی خۆشەوی ئەگەر نە لە بۆ هەفتەی ئایندە نەتیجەی تەمیزکردنەوەکەمان بۆ ئیفراشەتەکان ئینشاءڵڵا نەتیجەی دەبی 100% نەتیجەکە دەردەچی، بەڵام ڕێژەی ناتان بڵێم 100% ینی ئازاد دەبن، بەڵام ئەمەلمان زۆر ئازاد ببن.